ئەگەر کارێک پێن خەڵقیش پێی نەزانین دزی و گەندەڵی و خیانەت بێخوای گەورە پێزانێ و محاسبە. لە چوارچێوەی هەڵمەتی سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی ئەنجومەنی پیرەمەگرون دیبەیتێکی بۆ کاندیدان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بەڕێوە برد. هاوکات بەرپرسی ئەنجومەنەکەش داوا لە هاوڵاتیان دەکات دەنگ بە کەسانی دەستپاک و خەمخۆر و دڵسۆز بدەن. هەست ئێمە وەکو کۆمەڵی ئیسلام ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی هەستاین بە سازدانی کۆڕێک بۆ ئەندام کاندیدەکانمان بۆ پەرلەمانی عێراق بۆ مامۆستا دارا محەممەد ئەمین و بۆ دکتۆر ساڵح و هەروەها بۆ مامۆستا سۆران عومەر. ئەلحەمدولیلا بە گروتینێکی زۆرەوە ئەندامان هاتبوون. ئێمە سوپاسیان دەکەین بۆ ئەو تەبەنرخەکانیان کە پێشکەشی ئامادەبوانیان کرد. لە وتەیەکیدا دارا حەمە ئەمین کاندیدی ژمارە 2 لە سەرلیستی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند ماوەی 27 ساڵە ئەم دەسەڵاتە تاقی کراوەتەوە و بەردەوام زوڵمی لە کەسانی فەقیر و هەژار کردووە. ئیتر کاتیەوە هاتووە هاوڵاتیان بە دەنگەکانیان بەر بە لێشاوی زوڵم و زۆر و نەعەدالەتی ئەم دەسەڵاتە بگرن. بۆیە من داواکارم لە بەڕێستان ئەگەر بمانەوێ ئەم واقعە گۆڕانی بەسەرا بێ، ئەگەر بمانەوێ بار و گوزەرانی ژیانی خەڵک باش ببێ، ئەگەر بمانەوێ کوڕکچەکانمان هەر ئاوا خوێندن تەواو کەن و بێ مستەقبەل نەمێننەوە ئەبێ هەوڵ بدەین ئەم دەسەڵاتە بگۆڕین. گۆڕینیش لێرەوە دەست پێکە. 2 ڕۆژی تر دەنگدانە و لەوێ دەرەکەوێ چێ لەگەڵ زاڵم و ستەمکار و دز و مافیاکانە و چێش لەگەڵ ئەو کەسانەیە کە کەسێکی ڕاستن و ڕێبازی خواویستی و خەڵک دۆستی و خزمەتکردنی خەڵقیان هەڵبژاردووە. دکتۆر ساڵح حەمە ڕەشید کاندیدی ژمارە 5 لە سەرلیستی کۆمەڵی ئیسلامی لە وتەیەکیدا ڕایگەیاند استراتیژی کۆمەڵی ئیسلامی داکۆکیکردنە لە مافی خەڵکی و وەستانەوەیە لە دژی زوڵم و ستەم. هۆکارەکان ئەگۆڕین بەڵام استراتیژمان ناگۆڕین کە قوتی خەڵک و ژیانی خەڵک و مافی خەڵک و دینی خەڵک و ئابڕووی خەڵکە. ئەوانە لای ئێمە سەنتەرن، لای ئێمە مەبدەئن. بە هیچ شێوەیە تەنازولی لە ناکەین، بە هیچ شێوەیە گۆڕانکاری لەوەیان ڕوو نادا. بەرنامەی ئەم دەورەی پەرلەمان و دەورەکانی پێشووتری پەرلەمان لای کۆمەڵی ئیسلامی چەسپا و دامەزراو بووە. ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ناعەدالەتی لیستی پێشومان ناوی لیستی دادگەری بووە. هەوڵی ئێمە تێکۆشانی ئێمە بۆ چەسپاندنی دادگەریە. هاوکات سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە وتەیەکیدا لە دیبەیتەکەدا ڕایگەیاند حیزبە دەسەڵاتدارەکان داهات و سامانی ئەم نیشتیمانەیان بۆ خۆشگوزەرانی خۆیان بەکارهێناوە. داواش لای هاوڵاتیان دەکات لەسەر سندوقەکانی دەنگدان تۆڵەی برسێتی و بێکاری و بە هەدەردانی سامانی هاوڵاتیان لە دەسەڵاتی یەکێتی و پارتی بکەنەوە. وەڵڵا گاڵتەیان پێتان دێت پێیان وایە بە ئێمەیانەوێت ئێوە خۆتان بۆ هیلاکەکەن. ئێمە کاتی هەڵبژاردن 1 مانگمان پێویستە. خەڵکەکە قەناعەت پێکەینەوە خۆ ئێوە ناتوانن قەناعەتیان پێ بکەن. نە پارەتان هەیە و نە دەسەڵات. بۆیە ئەو پارە و دەسەڵاتەکە ئێوە پێیانەدەن، پارەکەش هەری ئێوەیە. ئەگەر پێتاندانەوە پیرۆستان بێ هەر ئاوا بژین. ئێمە ئەوەمان لەسەرە لە قیامەتی شاڵین خوایە. وەڵی 27 ساڵ ئێمە هاوارمان کرد بۆ ئەم میلەتە وتمان کاکە با نەتان خەڵەتێنن، با بەدبەخت نەبن، با ژیانتان لەوە زیاتر نەفەوتێنن، بە گوێیان نەکردین و هەر ئەوەیان هەڵبژار. بەخوا بێت لۆمەی خۆتان بکەن. ئیتر کاتیەوە هاتووە میلەتە بەهۆش بێتەوە، بە ئاگا بێتەوە. چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی داوا لە هاوڵاتیانی ئەم نیشتیمانە دەکەن ناپاکی و چاوساغی سوپای بێگانە و گەندەڵی 27 ساڵی ئەم دەسەڵاتیان لەبەرچاو بێت و ئەوەیان لەبیر بێت لە ئاسایی ئەم دەسەڵاتەدا شەق لە مامۆستا هەڵدرا و ڕیشی مامۆسایانی ئاینیش سووتێنرا. کەسوکاری شەیدان و خاننشینان و موچەخۆرانیش برسی کران و لە سەرەی دوور و درێژی موچەدا بە هیلاک دابران. لە ئێستاشدا کۆمەڵ داوا دەکات جارێکی دیکە هاوڵاتیان دەرفەت بەم دەسەڵاتە نەدەنەوە و لەسەر سندوقی دەنگداندا پاڵپشتی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی بکەن. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام شارۆچکەی پیرەمەگرون.